داخەوە لە ڕووداوەکەی دوێنێ 8 کەس کوژرا کە تیایدا ژن و مناڵیش تێدایە کە دایک و کوڕن لەگەڵەوەشدا کەسەکانی تر کە 6 کوژراوەکەی تر لە ڕێگە زینێرن تەمەنیان لە نێوان 30 ساڵ بۆ 54 ساڵە و هەروەها لەم ڕووداوەشدا 9 کەس بریندار بوو بەداخەوە کە برینی 6 کەسیان سەخت بوو بەڕێکران بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی و چوارەک سیانەکەی تریژ ماونەتەوە لەژێر چاودێری پزیشکی لەم بریندارانە 3 پۆلیسی هێزەکانی ئێمە واتە پۆلیسی فریاکەوتنی ڕانیا 3 کەسیان بریندار بوون لە کاتی ڕوبەڕووبوونەوە و کۆنتڕۆلکردنی ڕووداوەکەدا بەڵام دوانیان لەبەر سەختی برینەکەی بەڕێکران بۆ نەخۆشخانەی گشتی سلێمانی بۆ چارەسەری پزیشکی بەداخەوە ئەم ڕووداوەکو باسمان کە لەسەر کێشەیەکی کۆمەڵاتی بووە دیارە تەنیوەتەوە وەکو زۆربەی شوێنەکانی هەرێمی کوردستان ئەوەی جێداخ و ئەسەفا کە باسی دەکەین کێشەکان بە تایبەت کێشە کۆمەڵاتیەکەن کە قوڵ دەبنەوە هاوڵاتیان لە دەرەوەی دادگا پەنا دەبن بۆ تۆڵەسەندنەوە یاخود بۆ چارەسەرکردنی کێشەکانیان بە دەرەوەی دادگا تاکوی ئێستا لە کاتی ڕووداوەکەدا 5 کەس دەستگیر کراوە بە بڕیاری دادوەر ئەم کەسانە ڕاگیراون دۆسەی لێکۆڵنەوە بۆ سەرجەم ڕووداوەکە کراوەتەوە وەسە بارەت بە بارودۆخەکەی ئێستا بارودۆخەکە جێگیر بە ئاسایی بۆتەوە